بەڵێ گوڵباخ سڵاوت لێ بێت ئێوارەخوانەکە بۆ سەرجەم چین و توێژەکانی کەرکووکە لە ئۆفیسەکەی خۆی هەر کاتێک دکتۆر شاخەوان کە دێتەوە کەرکووک ئیتر ئۆفیسەکەی جمەی دێ خەڵکی زۆر سەردانی دەکەن ئەمڕۆی بە دەرفەت زانیوەکە ئێوارەخوانێک بۆ سەرجەم چین و توێژەکانی کەرکووک ڕێ بخە جگە لە باسکردنی ئێوارەخوانەکە کۆمەڵی دۆسی گرنگی دیکە هەیە لەگەڵ دکتۆر شاخەوان باسێکم سڵاوت لێ بێت دکتۆر سەرەتا ئەگەر باسی سەردانەکەی ئەمڕۆ ئێوارەخوانە و چالەشەکانی ئەمڕۆت بکەیت دواتر چینە سەر دۆسیەکانی تر. زۆر سپاس خوددا نوێژ و تاعاتی هەموو لای قبول بکات دیارە ماوەیەکە ماوەی نزیکەی 2 هەفتەیە من ناتمەتەوە کەرکووک بەهۆی ئەرکەکانمان لە پەرلەمان و خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای بوجە کە بەلامان و گرنگ بۆ حزورمان هەبێت لە بەغدا ئەمڕۆ هاتینەوە لە خزمەت خەڵکی شارەکەمان لە ژینگە پارێزان لە ڕۆشنبیران لە مامۆسایانی ئاینی لە کەسایەتی و پیاماخولان لە گەنجان هەموو ئەم چینانەمان کۆ کردەوە بۆی ئیفتارێکەمان کۆ بکاتەوە دوای ئەو 15 ڕۆژە دووریە لە شارەکە. دۆسەی پەسەندکردنی بۆ بودجەی بڵێن عێراق کەی کۆتایی دێدا بڵێن خوێندنەوەکانی دیکەی داهاتووکەی ئەکرێت و کەی ئەم دۆسیە کۆتایی کۆمەڵەتی بینی هەبوو نزیکەی 200 مداخلەی پەرلەمانتاران هەبوو لە خوێندنەوەی دووەم هەندێک ملاحەزا بوو هەندێک هەڵە لە جەدۆلی حکوومەتاتەوە جەدۆلانی کە مرفەقن بۆ پرۆژە یاساکە هەڵی تیابوو وا ڕێکەوتین کە لیژنەیەکی باڵا لە حکوومەت و لەگەڵ لیژنەیەکی باڵا لە لیژنەی مالی لە سەرۆکایەتی لیژنەی دارایی دەست بە گفتوگۆکانیان بکەن ئەو هەڵانەی کە لای حکوومەتە بە نووسراوێک بینێرێتەوە چکە ئەزان هەندێک ڕقم هەیە ئێمە ناتوانین ئیزافی بکەین ئەگەر هەڵی گەورەی تێدا بێت چونکە پەرلەمان تەنها دەسەڵاتی تەخفیف و مناقلەی هەیە وا ڕێکەوتینەکە سەرۆگۆزیران ئەو هەڵانە لیژنەیەکی تەنسیق دروستکەین و ڕقمانە چاک بکرێتەوە حکوومەت بینێرێتەوە بۆی ئیزافی بکەین لەگەڵ بە هەندوەرگردنی تێبینی و داخوازی پەرلەمانتاران کە لە ماوەی 3 ڕۆژ بەبەردەوامی مداخلەکانیان کرد کۆمەڵەتی بینیان هەبوو ولی ئەندامانی لیژنەی دارایش بۆ خۆیان کۆمەڵە تێبینیان هەبوو لە بابەتی قەرزە لە بابەتی تەنمی ئەقالیمە لە نەفەقاتە لە کۆمەڵێک بابەت هەیە وا پێویستەکە کە گفتوگوۆی لەسەر بکەن بەڵام هەموو هەوڵێکمان بۆیە لە دوای جژنە لە ماوەی 2 هەفتەیەکە دەنگ لەسەر پرۆژە بدرێ. بابەتی شای سەدارەکانی هەرێمی کوردستان لە بوجە جێکراوەوە هیچ کێشێکی بۆ دروست نەبوو ئەو بابەتی هاتووە خۆی لە ناو بوجەکەیە و ڕێگەش نادەین دەست بۆ بابەتێ ببرێکە ئێستا ڕێکەوتنێک کراوە و هیچ بیانوێک بۆ نەماوە کە دەست بۆ قوتی خەڵکی کوردستان بن ئێستا نەوتەکە حکوومەت دەوێت ئاگادار نیمان ئێستا ئاگادارن ئەزانن ئیتر کێ دەیفرۆشێ بۆ کوێ ئەڕاو چۆن دەڕات داهاتەکەشی دێتە حیسابێک کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم سەرپشکە لەوەی کەەوە بکرێت بۆیە هیچ بیانوێک نەما بۆی دەست بۆ قوتی ئەمە بن و لەگەڵ ئەوەشا کۆمەڵێک بڕگەی تر هەیە کە ئێمە ئومێدواریم بتوانین مۆفەق بین کە بخێنە پاڵ ئەو 12ی کە 12 پوینت ئەوەندەی کە حکوومەتی هەرێم ڕێکەوتنی دەسەرکراوە کە بابەتی ئۆزعی لیوای مشتەرەکە کە تەزمین کراوە لە موازنەکە لیوای 20 هاو بەش و بابەتی ژمارەی هێزەکانی پێشمەرگە هەڵەیەک لە ڕقەمەکەیە خەریکی چاکردنی ئەو بابەتین و ئەوەی کە هەبێ لە چوارچێوەی بودجەی سیادیە شمولیش پارێزیەکانی تر بکەم حوالاکەن حکوومەت هەرێمیش بێبەش نەبێت. دکتۆر بابەتی 400 ملیارەکە و هەناردەکردنەوەی نەوجارێکی دیکە چمژدەیەک یا خۆ هەواڵێکی تازە لەسەر ئەوە نابێ مش دەبێ ئەوە واجبی حکوومەتی اتحادیەم لەگەڵ سەرۆگۆزیران قسەم کرد و ئەویش باسی لەوە کرد کە جەناب سەرۆگۆزیرانی هەرێمیش کاک مەسوول لەسەر خەتە و بڕیا لەسەرەوە درا کە پارە بنێردرێ بۆ هەرێم چکە ئەمە بووە 25 ڕۆژ حکوومەتی هەرێم هیچ داهاتێکی نادوە داهاتی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ بوجە مۆزعی نەوتە تۆ ئەگەر نەوت نەڕوا بەچی موچێ خەڵکە دەین بۆیە حکوومەتی ئیتحادی لە بەردەم التیزامێکی ئەخلاقی و قانونیە کە پارە بنێرێ بۆی موچەی پێ بدرێ هەلو ڕوانگەش و سەرۆگۆزیران وتی من بەشێک لەو بەرپرسیارەتی هەڵاگرم و بڕیا لەسەرەوە دراوە کە چ تەسمیەکی ناوێنن قەرز نایەنەن سلفە هەرچی ناوێکی دێنن دەبێت پارە بگاتە هەرێم بۆی کە موچەکان بەردەوام بێنەوەستی. بابەتی کەرکووکی ژەگە قسێکی لەسەر بکەی لادانی ڕاکان جبووری ئێستا زۆر بنی قسەی لەسەرەکرێت شتێکی تازە ڕاکان جبووری بەس بێمە لادرێ خەڵکی تر لەسەر شاشە مزایەداکاچی ئێمە ڕاکان لادەین کەسی تر لای نادان چونکە ئێمە بە دیکۆمەنت ئیشمان لەسەرکی ماوە 1 ساڵێکشمان لەسەر ێستا لە قۆناغی کۆتایین و دڵنیا بن ئەوەی کە لەسەر ڕاکان کردومان لەسەر هیچ بەرپرسێکی عراقی نەمان کردو بە شێوەیە کارمان کردووە کە ئەو ڕۆژەی ئەعلانی مەلەفەکەیەکەین و ڕوانەی بۆ سەرۆگۆزیرانەکەین بە هیچ شێوە سەرۆگۆزیران نەتوانێت ڕێگە بدا بە مانەوەی چکە مەلەفێکی دقیق پرسیارم لە ئەنجومەنی دادوەری کردووە مەلەفەکانیان بۆم ناردووە دەستگای نەزاهە بۆمی ناردووە
ڕقابەی مالی بۆ میناردووە و خۆشمان ئەو ئەوانی کە هەیە کۆمان کردوێتەوە مەلەفێکی کاملە هەندێک مەلەفەیە کە زۆر مەترسیدارە لە دەرەوەی وڵات ئەوشمان سەحب کردوێتەوە سەرسەرم بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق لەسەر کۆمەڵێک دۆسە قسەی بۆ کردین.